خانمانی ئەدیب نێوی بۆنەیەکیە دەبی سەرکۆتووە کە تیادا تەنیا لە نووسەرانی خانم داوەتەکرێت و تەنیا کتێبی ژنان دەفرۆشرێت. 36 ساڵە لە مانگی سێ و بۆ ڕێزگردن لە ڕۆژی جیهانی ژنان لە لانگ بیچی کالیفۆرنیادا بەڕێوە دەچێت و ساڵانە هەزاران کەس بەشدار دەبن. دوو خانم دامەزرێنەری ئەم بۆنن. کوڕەکانیان لە دواناوەندیدا دەرسیان دەخوێند و دایکەکان سەرنجیان خستە سەر ئەوەی کە لە قوتابخانە زۆرتر کتێبی پیاوان دەخوێنرێت تا ژنان. ئەم نایەکسانیە ژنانی تووڕە کرد و ئەوان بڕیاریاندا گۆڕانکاریەک بێننە ئاراوە. ئەمەش زۆر گرنگە چونکە سکاڵاکردن کارێکی ئاسانە بەڵام چارەسەرکردنی گرفتەکە گرنگە. 25 خانمی خۆبەخش بەڕێوەبەری ئەم هەنگاون کە نراوە لە پێناو بەدیهێنانی یەکسانی ڕەگەزی. هۆکاری بەردەوامبوونیشیان ئەمەیە. خانمانێک کە کتێب دەخوێنن کراون و حەز بە زانیاری دەکەن. هێز و توانایەکی یەکجار زۆریان هەیە. ئێمە هەمومان دڵسۆزی ئەم بۆنەیەینە. ئێمە پێمان وایە گەوهەرێکی بە نرخمان هەیە کە دەبێت بیپارێزین. هەرچەند زۆرینەی ئەوانە لە ئەمریکا کڕیار و خوێنەری کتێبن ژنانن بەربەستی زۆر لەسەر ڕێی خانمانی نووسەرا. ئەگەر پیاو بوومایە پارەی زۆرترم دەبوو، زیاتر دەناسرام، زیاتر لەسرم دەنووسرا و نووسینەکانم پشگیری زۆرتری لێ دەکرا، بەڵام ئەمە ئەزمموی من نییە. ئەم نووسەرا کە بێ لە ڕەگەزی نەژادیشی بربەستەکە بۆ سەرکۆتنی بە دەنگی ئەمریکا دەڵێت. پێم وایە لە ڕاستیدا زیاترین بربەست لە دەروون خۆما بووە. بۆ سەرکەوتن بەسەر بربەستەکانی دەرەکیدا دەبێت هێزی دەرونیت ببێت. هەموو ساڵێک شەشونی بەیانی لێرەم لە سەرەدا ڕاوەستم و خەڵکی بە نرخ دەبینم. ژنانی ڕۆژاوە هەوڵی زۆریان داوە بۆ بەدەستهێنانی مافی هاوسانی جەندەری. هەرچەند لە زۆربەی پێشەکاندا هێشتا پیاوان دەسەڵاتیان بەدەستەوە، ژنان بە یەکگرتووی و بەماندوونە ناسی هەوڵ دەدەن بۆ هاوشانی ڕەگەزی کە بەشێکی دانەبراوە لە دادوەری کۆمەڵایەتی. ئەڤا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.